هایتێکس گەورەترین پێشانگای تەکنەلۆژی لە هەموو عێراق و دێمین پێشانگای تەکنەلۆژی لە سەراستی ڕۆژهەڵات و ناوەڕاست. هایتێکس ئەم ساڵەکە لە پێنجەمین وەشانی خۆی ساڵانەکە لە هەولێر بەڕێوە دەچێتن. ئەو ساڵش بە بەشداری زیاتر لە 130 کۆمپانیا لە 20 وڵاتی جیاوازەوە هایت پێشانگاکەمان کردەوە. هەمووشان بە بەرهەمی نوێ بەشدارن و نوێترین بەرهەم و پێشاتەکانیان پیشانی خەڵک و وڵات دەدەن. هەموو کۆمپانیاکان کە بەشدارن لە بواری خۆیان هەموو بەرهەمی نوێیان حرز کردووە نمایشی دەکەن و لە کۆتا ڕۆژیش هەندێک لە ئەو کۆمپانیای کە بەشدارن بەرهەمە نوێیەکانیان وەکو خەڵات دانەوە لە بۆ کەسانێک کە سەردانی هایتێکس دەکەن خەڵاتی تایبەتیان دەکەن لەو بەرهەمە نوێیانەی کە هەیەە و زۆر بەشان لە ڕۆژ یەکەم بەرهەمە نوێیەکانیان نمایش کرد و پیشانی خەڵکەکەیاندا و بەردەوامیشن لە نمایشکردنی. سەبارەت بە پرۆدۆکتەکانی ئەپڵ بەرهەمەکانی ئەپڵ لێرە سەرجەم بەرهەمەکان بەردەستە. نوێترینیان ئەپڵ ڤیژن پرۆیە کە نوێترین تەکنەلۆژیای سەردەمە ئێستا کە بە VR ناو دەبرێت. لێرە نمایشمان کردووە خەڵکێکی زۆر دێت متحەمەسە بەوەی کە ئەم VR چی تێدایە و گرنگی چیەوە خەڵک هەموو دێ ڕۆژانە لێرە سەری بۆ دەگرن تاقی دەکەنەوە. یەکێک لە گرنگیەکانی ئەم VR ئەوەیە کە پیکسلی خودی VRەکە 23 میلیۆن پیکسل بەکار هاتووە واتە ڕوونیەکی زۆر زۆر تەواوی هەیە کە بەکارهێنەر دەتوانێت چێژێکی تەواوی لێ ببینێت. لەم VRەیە کە بەناوی ڤیژن پرۆ ئەپڵ بڵاوی کردوێتەوە دەتوانی کۆمەڵێک ئیشی تێدا بکەی لە یەک کاتێک لە چاوی دەکەی دەچیتە دنیایەکی ترەوە. دەتوانی بچتە ناو کەش و هەوایەکی دیکەوە کەسانێک دەتوانی یۆگای پێ بکەن وزایدەن دەتوانی بۆ ئەوانی کە گەیمینگ یاری دەکەن بەکاری بێنن وزایدەن دەتوانی بۆ ئیشوکاری خۆت وەدەتا دەتوانی سیاقەتی پێوە بکەیت و لە هەمان کاتیشا ئاگاد لە ئیشوکارەکەت بێت یان ئاگادار لە کەسەبێکە قسەی لەگەڵا ئەەکەی نرخەکەی لە 2500 دلار دەست پێ دەکات حەسەب بیرگەکەی گیگابایتەکەی لە 256 گیگابایتەوە هەتا 1 تێرابایتی هەیە. هەوڵاتیش کە دەیکرێت حەسەب ئەو کەسەی کە بۆ خۆی دەکرێت دەتوانێت بۆ گەیمینگ بەکاری بێنێت یاخود بۆ خۆشی خۆی لە ماڵەوە دادەنیشێت سێری فیلمی پێدەکە وەکو سینەمایەکی لێ دێت چکم دەتوانی دابنیشی وە گوتم دەچیتە دنیایەکی. ئەمە وەکو گروپی کۆمپانیەکانی پاوەرسۆلیت بەشداریمان کردووە لە هایتێکس 2024 بە مەبەستی ئاشناکردنی خەڵک بەو بەرهەمە کە ئێمە هێناومانە. ئێمە کار دەکەین نەسە چارەسەرە کارەباییەکان و وزە نوێ بۆەکانیش UPS-مان هەیە بە ئەنواع شێوازی بە ئەنواع جۆری تاقە شەمسیمان هەیە پاتریمان هەیە بە زۆر بۆ نمونە جێڵە لیتیۆمە تۆڵتیوبلەرە و هاتوین خەڵک ئاشناکەین بۆ بەرهەمە نوێیانێکی ئێمە هێناومانەتە هەرێمی کوردستان. ئەو جۆرە پێشانگایانە ڕاستەوخۆ دەرەنجامەکەی دەرناکەوێت بەڵکو لەوانەیە دوایی ماوەیەکی زۆر 6 مانگ ساڵێک زاری هەیە 2 ساڵ ئەو جا بەرهەمەکەی دەبینی.